جەنگی جیهانی دروست بوو، هیتلەر دەستی کرد بە کوشتنی جوولەکە، والحاصل لە ئەوروپا جوولەکە ڕزایان سوگ نەبوو، هەر سەرچاوەی فیتنە و ئاژاوە بوون. ئەنجا هاتن لە کۆتایی سەدەی 19 بڕیار لە چی درا؟ با بۆنین ئێمە شوێنێکیان بۆ دروستکەین، مەوتنێکیان بۆ دروستکەین و هەموو ئەوروپایان لێ پاککەینەوە. هرتزل و لە ئیجتیماعێکدا باسی ئەوەی کرد ئێمە وا باشە دوو هەدەف بپێچین، چۆن دەڵێ بە بەردێک دوو چۆلەکە بکوژین. یەکەمیان خۆمان ڕزگارکەین لەو جوولەکانەی کە لە هەموو جیهاندا هەن لەناو ئەوروپا، وڵاتی ئەوروپا، کە ئەوروپیەکان مەسیحین، نەسڕانین، گاورن، جوولەکەش دیانەتێکی ترن. بە لە دید و بۆچوونی هەموو ئەوروپیەکان و نەسڕانیەکان دەڵێن عیسا چێ کوشتی و لە خاچیدا؟ جوولەکە. دوژمنایەتی لە بینیاندا هەیە. هاتن چ بکەن؟ وتیان ئێمە بە هەم دوژمنەکەمان لە خۆمان دوورخەینەوە و هەم بیشی خەینە ناو چی؟ بیخەینە ناو موسڵمانانەوە. یاڵڵا با بیان بین بۆ فەڵەستین لەوێ دایەنێن بە ئومێدی ئەوەی کە جاران پێتان وتراوە بڕۆنە ئەوێ، بەڵام لە ئەسڵدا خاچی عەرەب بووە. ئەمە وەکو مێژوو، وەکو دینیش خۆی پەروەردگار ئەم شوێنەی بە شوێنی پێغەمبەران داناوە. کاتێک کە جوولەکە چوون بۆ ئەوێ مسلمان بوون. مسلمان یعنی چی؟ نەک یعنی شوێنگەوتەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام. جوولەکەش و گاوریش هەمووی لە سەردەمی خۆیدا مسلمان بووە، تا تەسلیمی خوا بووە، لەسەر دینەکەی خوا ڕۆیشتە و شوێن پێغەمبەری خوا کەوتووە. بۆی ئەو شوێنە مبارەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە شەوڕەوی پێکرا چوو لەوێ پێشنوێژی بە پێغەمبەران کرد. لەوێ پێشنوێژی پێغەمبەران کرد. بۆیە دەبێ قودس بمێنێتەوە شوێنی ئیسلام و شوێنی مسلمانە و شوێنی عەبدە ڕاستەقینەکانی خوای پەروەردگارە. هەر ئەوە شەوا دەکا هەموو مسلمانێک لە جیهاندا بەپەرۆشە بۆ قودس. قودس جایە کاک، قودس جایە، قیبلەی مسلمانان بووە، شوێنی پێغەمبەران بوو عەلەیهیمو سەڵات وسەلام. پێغەمبەری ئێمە خوای گەورە بۆیە ناردوێتی پەیامێکە بۆ ئێمە. قەزیەکە قەومایەتی نییە، قەزیەکە دینە. بۆیە نەوەکو مێژوو جوولەکە خاوەنی قودسن، نەوەکو دیانەت و بەڵگەش خاوەنی قودسن. ئەوەی کە خاوەنی قودسە مسلمانە، ئەوەیە کە عەبدی خوا بێت. ئەنجا هاتن ئەو ئیتیفاقیە کرا و جوولەکە لە هەموو وڵاتانی جیهانەوە دەیبیان نێرن بۆ کوێ؟ بۆ فەڵەستین. بۆچی؟ فەڵەستین ئەو کاتە لەژێر خلافەتی عوثمانی بوو، وتیان با لەناو جەرگەی خلافەتی عوثمانی، لەناو جەرگەی مسلماناندا وردە وردە درەختێک بڕوێنین بۆ لێدانی مسلمانان و چاوترسانی مسلمانان و ئاژاوەنانەوە لەناو وڵاتی مسلماناندا. ئەوە بوو خۆمان دەزانین، ئەوانەی کە تەمەنێکیان هەبێت چاک دەزانن، لە سلێمانی، لە کەلار، لە ڕانیە، لە هەولێر، لە زۆربەی شوێن جوولەکەمان لا بۆ جیرانمان بۆ ڕۆیشتۆ بۆوێ کۆیان کردنەوە، دەیوەرن لەوێ کۆ ببنەوە.